هەفتەی داهاتوو چەند پرسێکی گرنگ چاوەڕوانی عێراق دەکەن لەوانە تەواوکردنی کابینەی نوێ حکوومەتی عێراق گفتوگۆ بۆ ڕێکەوتنی استراتیژی نێوان بەغدا و واشنگتۆن. ئەگەرچی تا دێت پەتای کۆڕۆنا زیاتر لە ڕابردوو بە عێراقدا بڵاو دەبێتەوە، بەڵام بەهۆی هەستیاری دۆخی سیاسی هەرێمی کوردستان و عێراق ئەم ڕۆژانە کۆڕ و کۆبنەوە سیاسەکان گرمترن و چاوەڕوان دەکرێت هەفتەکان و مانگەکانی داهاتوو لە عێراق بۆ ئەم وڵاتە زیاتر چارەنووساز بن. لە پاڵ هەموو پرسەناوخۆیەکان ڕێکەوتنی استراتیژی ئەمریکا کە باز لەوە دەکرێت گفتوگۆکانی نێوان دوو وڵات لا نیوەی دووەمی ئەم مانگە دەست پێ بکات بە سەرەتایەکدا دەنرێت بۆ داڕشتنەوەی سیاسەتی ئەمریکا نەک هەرتەنیا لە عێراق بەڵکو هەموو ناوچەکەش لە ژێر باندۆری خۆی کۆ بکاتەوە. بەواتایەکی دیکە ئەمریکا لەگەڵ عێراق تەنیا بیر لە ڕێکەوتنێکی سەربازی یان سیاسی ناکاتەوە، بەڵکو ڕەهەندە دیبلۆماتی، دارایی، پەروەردەیی، ڕۆشنبیری و کولتوریەکانیش کە هەماهەنگی و هاوکاری دوو لایەن بەیەکەوە زیاتر دەبەستێتەوە دەخرێنە چوارچەوەی ئەو ڕێکەوتن نامە استراتیژیەوە. ئەگەرچی دیار نییە ڕێکەوتن نامەکە چەند ساڵ دەخایەنێت و ماوەکەی چەند دەبێت، بەڵامەوە تیدا زۆر ڕوون دەبێت کە پێناسێ بکاتەوە بۆ بەردەوامی بوونی هێزەکانی ئەمریکا لە عێراق کە پێشتر خۆیان وەک داگیرکەر ڕاگەیاندەبوو. ئەوەندەی ئەم ڕێکەوتنە بۆ ئەمریکیەکان گرنگە، ئەوەندەش چاوی ئێرانەکانی لەسرە. هەر لەو چوارچەوەیەشدا میدیای عێراق دەنگۆی هاتنی ئیسماعیل قائانی جێگرەوەکەی قاسم سولەیمانی و فەرماندەی فەیلەقی قوسی سەر بە سوپای پاسدارانی بۆ عێراق بڵاو کردوێتەوە کە گوایە ڕۆژی چوارشەمە گەشتۆتە بەغدا. هەر چۆنێک بێت وەک ئەوەی ئەمریکیەکان لە زمانی ماتیۆ تۆلەر باڵۆزی وڵاتەکان لە عێراق با فەرمی ڕایان گەیاندووە دەبێت عێراق بەرژەوەندی و ئەولوێتەکانی خۆی دەستنیشان بکات و لە نێوان خواست و داواکاری ئێران و ئەمریکا باڵانسی بەرژەوەندەکانی بپارێزێت. لەلایەکی دیکەوە دوای زیاتر لە 5 مانگ لە دەست لە کارکێشانەوەی حکوومەتی پێشوو با سەرۆکایەتی عادل عەبدولمەهدی ڕۆژی 7 یار ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە زۆرینەی دەنگ متمانی بە 16 وەزیر لە کابینەکەی مستەفا کاظمی بەخشی. 5 کاندیدیش دەنگی پێویستیان بەدەستنێ ناوڕەت کرانەوە و 2 وەزارەتیش بەهۆی نەبوونی کاندید دەنگدان لەسەریان دواخرا. دوای ئەوەی ڕۆژی 9 نیسانی ڕابردوو دکتۆر بەرهەم ساڵح سەرۆکۆماری عێراق مستەفا کاظمی بۆ پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق ڕاستپارد، ناوبراو هەوڵەکانی بۆ پێکێنانی کابینەکەی خستە گەڕ و سەرنجام ڕۆژی 7 ئایار 20 لە کاندیدەکانی بۆ وەزارەتەکان خستە بەردەم ئەنجومەنی نوێنەران. بەهۆی ڕێکنەکەوتنی لایەنە سیاسیەکانیش لەسەر بەشێک لە کاندیدەکان کاندیدی 5 وەزارەت نەیانتوانی متمانی ئەنجومەنی نوێنەران بەدەست بهێنن. هەروەک هەردوو وەزارەتی دەرەوە و نەو دەنگدان لەسەریان دواخرا. مستەفا کاظمی لە هەوڵدایە بە زووترین کات وەزارەتە بەتاڵەکان پڕ بکاتەوە و بیان خاتە بەردەم ئەنجومەنی نوێنەران بە مەبەستی متمانە پێدان. هەروەها ئەو پۆستانی دوای دەست بەکاربوونی وەک سەرۆک وەزیران بە بەتاڵی ماونەتەوە پڕ بکاتەوە. لەوانە سەرۆکی دەستگای هەواڵگری نیشتیمانی و سەرۆک ئەرکانی سوپا. بۆ ئەوەی کاندیدیە وەزارەتانەی پڕ نەکراونەتەوە متمانی ئەنجومەنی نوێنەران بەدەست بهێنن، پێویستی با ڕێکەوتنی پێشوەختەی لایەنە سیاسیەکانە. لە ئێستاشدا ئەو لایەنانەی پشکی ئەو وەزارەتانیان بەرکەوتووە کاندیدەکانیان نێکلایی کردوێتەوە و ڕۆژی پێنجشەممە ناوی کاندیدەکان بۆ وەزارەتە پڕ نەکراوەکان لە حکوومەتی عێراق ڕادەستی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران کران. چاوەڕوانیش دەکرێت ڕۆژی شەممە ئەنجومەنی نوێنەران بە مەبەستی دەنگدان و متمانە بەخشین بە کاندیدەکان دانیشتن ساز بکات و ئەو پرسە یەکلا بکاتەوە.